دا هر کسی که عمروی لسر 35 سال بید پشکنین خول او نخوشیه بکن. زۆربەی توشبوانی نەخۆشی شەکرا یعنی لە تەمەنی 20 بۆ 30 ساڵیدان هۆکار چییە؟ بله هۆکاری سەرەکی نەخۆشی شەکرە قەلەویە ژیانی هەفچەرخە نە ئەنجامدانە وەرزشیە بەس بەڕاپتر ئەو نەخۆشیە ئێستا لەسەرەوەی 35 ساڵ زیادە. باشە بابەتە بۆ ماوەیەکان هۆکاری ئەوەیە کە ماسەلەن بابرن بۆ ماوەی دەور دەبینێ؟ بله زۆر سەبەب هەنە بۆ نەخۆشی شەکر بەلێ سەبەبی ڕئیسی قەلەویە بۆ ماوەیەکان خواردنی دەرمانی کێشەی زیاد هەندێک نەخۆشی پەنجەشێری پەنکریاز ئەوە هەموو دەبنە ئەگەر ژینگە پیرزبوون جگارە کێشان ئێنێرجی خواردنە نەساخلەمەوە هەموو دەبنە ئەگەر بەس ئەگەری سەرەکی قەلەویە و حتا خەو زینە نوستن هەمید بنە ئەگەر. لە کوردستان ئەوە زۆر بەربڵاوە ها کەم جوڵە و درەنگ خەوتن و خواردنی درەنجی شەو ئەو شتانە ئەواتە گوتی لەگەڵ ئەنێرجی درینگ و مەشروباتێت غازی ئەوەش ئەگەری سەرەکینە و نە ئەنجامدانا پشکنینە و ڕەوشەمبیریە ساخلەمی تۆزێک کەمە پشکنینین بەروەخت ناکەن چونکە ئەو نەخۆشیە پرانیاوانە بێنیشانن ئەوە دەبنە ئەگەر ئەو نەخۆشیە ئان زیزی دەستنیشان نەبن ئانژی وەختی دەستنیشان بن زۆر سەربارک و مزاعفات لەگەڵی هەنە. دکتۆر بە جۆرەی زۆربەی ئامارەکان دەڵێن کە نیوەی توشبوانی نەخۆشی شەکرا یعنی تا ئێستا نازان کە ئەو نەخۆشییان هەیە. بەلێ ڕاستە ئەمریکا 800 میلیۆن کەس هەلگیری وی نەخۆشینە 400 میلیۆن دەزانن 400 میلیۆن نازانن. ئەو مەسیجی مەدەوێت بزانین لە ناو خەڵکدا پرانیە ئەو نەخۆشی بێنیشانە دا هەر کەسێکی عەمرێوی لەسەر 35 ساڵ بیت پشکنینی خول و ئەو نەخۆشیە بکەن.